ڕاکێشانی هێڵێکی یاوی خواردنەوە لە گۆبتەپۆ بۆ چەمچەماڵ کێشەی کەماوی لە سنوورەکە چارەسەر دەبێت. لێپرساوی پلاندەران لە فەرمانگەیاوی چەمچەماڵ ئاشکرای دەکات پرۆژەکە وەک پرۆژێکی استراتیژی ماوەی چەند ساڵێکە پلانی بۆ دانراوە. پرۆژه ئاوی گۆبتەپە چەمچەماڵ طبعاً پرۆژەیەکی استراتیژی چەمچەماڵە ساڵی 2000 یەکەم جار پێشنیار کراوە لە 2007 دیزاین کراوە لەلایەن زانکۆی دوهۆکەوە ئەوەی کە دیزانی بۆ کراوە توانای بەرهەمێنانی 6600 مەتر سێجایە لە کاتژمێرێکە ئەمە طبعاً بە چەق قۆناغێک جێبەجێەکرێ. قۆناغی یەکەم کە ئەوەی کە جاری پێشووی ئەلانکرا 4500 مەتر سێجا بوو لە سەعاتێکە. وەگەندە زیارێکی تری ئاو دەڵێ لایەنی هونەریە و پرۆژەیە بریتیە لە ڕاکێشانی هێڵێکی ئاو بە درێژایی 54 کیلۆمەتر. پرۆژەکەیش بە درێژایی 54 کیلۆمەترە بە بۆڕی دەکتایل بە تیرەی 900 ملیم بە توانایی 3000 متر لە سەعاتێکە. بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە ئەتوانرێت تا ڕادەی 20 تا 25 ساڵ کێشەی ئاو لە سنوورەکەی چارەسەرکە و ئەو ڕێژە ئاوەی ئاگا بە هاوڵاتیان نزیک بێتەوە لە ئاستی ستاندەردی جیهانی کە هەر بۆ هەر تاکێک کە پێویستە. بەڕێبەری فەرمانگەیاوی چەمچەماڵ دەڵێت بەمانەوەی سەرچاوی هێڵی دوی دوکان چەمچەماڵ و ئەم پرۆژە نوێیە کێشەی کەماوی لە چەمچەماڵ بنبەر دەبێت. چارەسەری ئەم کێشەیە چارەسەری زۆنی چەمچەماڵ و شۆڕش و تەکێ و هەتا ئاغزەلەریش بەس بە گۆبتەپە چارەسەرەکرێ. ئەوە نەماوە بڵێن وڵاکا کەمە 2 ماڵە یان 3 ماڵە یان 4 ماڵە. ئەو پرۆژەیە هات خەڵک لێرە هیلاکی ئاو نابێت خەڵک لەم جەزیرەیە چی قوتاری ئەبێ. خواست و داواکاری دانیشتوانی سنوورەکەیە حکوومەت پرۆژەی ئاوی گۆبتەپە چەمچەماڵ بە زووی بخاتە بواری جێبەجێکردنەوە بە پێوپلانی بۆ پرۆژەکە دانراوە کێشەی کەماوی بە درێژایی 25 ساڵی داهاتوو لە چەمچەماڵ چارەسەر دەبێت. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.